نەوەی نوێ نابێتە ئۆپۆزیسیۆن و دەبێتە لایەنێکی سەرەکی پێکەنانی کابینەی دەیەمی حکوومەتی هەرێمی کوردستان. سڵاوتان لەبێت. لە پایتەخت میدیاوە زانیاری ورتان لەسەر هۆکاری بەشدارینەوەی نوێ لە کابینەی داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئاشکرا دەکەم. جوڵانەوەی نەوەی نوێ لە نێوخۆی حیزبەکە بڕیاری کۆتایی خۆی بۆ بەشداریکردن لە کابینەی داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستان داوە و شاسوار عەبدولواحید سەرۆکی جوڵانەوەکە سەرۆکایەتی ئەو بەرێ دەکات کە پێیان وایە دەبێت بەشداری کابینەی داهاتوو بکەن. پایتەخت میدیا دەستی بە زانیاری نوێ گەشتووە و بۆی دەرکەوتووە. قەیرانی دارایی بەروکی شاسوار عەبدولواحید خاوەنی کۆمپانیای نالیایی گرتووە و بە شێوەیە کە سەرچاوەی داهاتی وەکو پێشتر نەماوە و هەر ئەمەش وای کردووە سوور بێت لەسەر بەشداریکردنی لە حکوومەت. کۆمپانیای ناوبراو لە خراپترین بارودۆخی خۆیدایە و تاوەکو ئێستا موچەی مانگی 11 فەرمانبەرانی دابەش نەکردووە. جگەلەوەی مانگانە ژمارەی کارمەندەکانی کەم دەکاتەوە لە مانگی ڕابردوودا بە بڕیارێک 40 کارمەندی کەناڵی NRT دەرکرد و بەبێ ئاگاداری پێشوەختە و قەرەبووکردنەوەیە. کەمی داهات و بەرزی ڕێژی خەرجی وای کردووە نەوەی نوێ خۆی یەکلایی بکاتەوە بۆ ئەوەی بەشداری لە حکوومەت بکە، چونکە دوای بەشداریکردنی دەتوانێت لە ڕێگەی جیاواز داهاتی باش کۆ بکاتەوە و کادرانیش بە پێدانی پۆست ئارام و دڵخۆش بکاتەوە. لەسەر بەشداریکردنی نەوەی نوێ لە حکوومەت بەشێک لە پەرلەمانتاران هۆشداریان بە سەرۆکی جوڵانەوەکە داوە کە دەبێت هەڵوێستەکانیان تون بێت دوای چوونە حکوومەتیش و وەکو ئۆپۆزیسیۆن کار بکەن، گەرنا زیان دەکەن و پابەندی بڕیارەکان نابن. لای خۆشیەوە شاسوار عەبدولواحید ڕازی بووە. لە دوایین دەرکەوتنی خۆشیدا شاسوار عەبدولواحید وەکو پێشوو هەڵوێستی توندی لە دژی پارتی و یەکێتی نەبووە و لە ئێستادا نەوەی نوێ چاوەڕوانی پارتی و یەکێتی دەکات بۆ ئەوەی گفتوگۆکانیان بۆ ڕێکەوتن لەسەر چۆنیەتی بەشداریکردن لە حکوومەت دەست پێ بکەن.